سڵاوتان لەبێ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان ئەم کاتتان باش خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێی بەرنامەی دیداری شەقام بە خزمەتەوەی بە ڕێز و خۆشەویستە گەینەوە. ئێستا خۆمان دەبینینەوە لە وەرزی سەرما و سۆڵا زیاتر لە هەموو کات هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستیان بە وزەی کارەبا هەیە لە حاڵی نەبوونی سوتەمەنیە بۆ خۆ گەرمکردنەوە بەکارهێنانی ئامێرەکانی گەرمکردنەوە. ئەوە لە بەدیلە دەسەبەن بۆ بەکارهێنانی وزەی کارەبا ئەگەر هەیەیان بێت بۆ بەکارهێنانی بەمەبەستی گەرمکردنەوەی ماڵەکانیان وە خۆ گەرمکردنەوە. وزەی کارەباش بە تایبەتی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کارەبا بۆ هاوڵاتیانی دابینەکە لەو پەڕی خراپیە خۆی بینێتەوە بە شێوەیەک کە لە 24 کاتژمێر ڕۆژانەیە حکوومەت نەیتوانیوە کارەبا بەو ڕێژەیە نیوەش ینی 12 کاتژمێریش کارەبا بۆ هاوڵاتیان دابین کە من لە بەپێی زانیاریەکە بەدەستمان گەیشت بەنسبەت شاری سلێمانیەوە کە کەمترین بڕە کارەبایی بۆ دابین دەکرێت هاوڵاتیانی شاری سلێمانیە هاوڵاتیانی ئەم پارێزگایە کەمتر لە 10 کاتژمێر کارەبایان پێدەدرێت. ئەمە بارودۆخێکی زۆر خراپە لە وەرزی سەرما و سۆڵەیە و من دڵنیام پارێزگاکانی دیکەش حاڵیان ئەگەر لەمە خراپتر نەبێ باشتر نییە. لە کاتێکدا کە وەزارەتی پەیوەندیدار وەزارەتی کارەبایان حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانەوە بە هاوڵاتیان ئەڵێ کە هەوڵەدەن بارودۆخی کارەبا بەرەو باشتر دەڕوا، بەڵام کاتێک دینە ناو واقعەیە کە هاوڵاتیان زیاتر پێویستیان بە وزەی کارەبایە بۆ خۆ گەرمکردنەوەوە وەزارەتی ناوبراو ڕای دەگەێنێ کە لەبەر خواستی زۆری هاوڵاتیان بە وزەی کارەبا نەیانتوانیوە بڕی پێویستیان زۆرینەی کاتژمێرەکانی ڕۆژانە کارەبا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکەن. بەرحاڵ لە ئێستاە هاوڵاتیان لە بارودۆخێکی زۆر خراپی دابینکردنی وزەی کارەبای حکومیە خۆیان دەبینەوە. ئێمە بۆ بە دوواداچوون لەسەر ئەم بارودۆخە و لە بەدیلی وزەی کارەبا بە پێویستمان زانی هەڵقیام جاری بەرنامەکەتان دیداری شەقام تایبەتکەین بە قسەکردن لەسەر کارەبا و ئەو وزەی ڕۆژانە بۆ هاوڵاتیان دابین نەکرێت. طبعاً وزەی کارەبا لە هەر ماڵێک لە هەر شوێنێک لە هەرێمی کوردستان خۆی لە دوو شێوەیە بینیتەوە. ئەو بڕێ کە حکوومەتی هەرێم وەزارەتی کارەبا بۆ هاوڵاتیانی دابین دەکا یان ئەو وزەی کە مۆلیدە ئەهلیەکان بۆ هاوڵاتیانی دابین دەکەین. ئێمە بەرنامەکەمان کردووە چەند بەشێکەوە لە هەر بەشە قسە لەسەر وزەی کارەبا ئەکەین ئەو بەشێک کە حکوومەت دەیدا و بارودۆخی چۆنە کەموکورتی چۆنە کێشەکانی چین بۆچی وکو پێویست نییە لەلایەنی پەیوەندیدار خۆی دەپرسین و ئەو بڕەشی لەلایەن مۆلیدە ئەهلیەکانەوە دابین دەکرێت لە بەرپرسی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکانی پارێزگای سلێمانی دەپرسین بە ڕێز کاک تارق سەمین لە بڕگەیەکە لەناو بەرنامەکەیە لەگەڵمان دەبێت و لە هاوڵاتیانیشە پرسین وەزیان لەگەڵ کارەبا چۆنە، بارودۆخیان لەگەڵ کارەبا لە چه ئاستێکایە، حکوومەت ئەو بڕێی کە دابینیەکە بۆیان لێ رازین و لە کارەبای مۆلیدە ئەهلیەکان رازین، لە نرخی کارەباکە رازین، گرفتیان لەگەڵ چیە هەیە، لەوانیش ڕاو بۆچوون وەرەگرین لە چەند پارێزگایەک. ئێستا دەچینە سەر ئەو بڕگەیی کە هاوڵاتیان قسە لەسەر دابینکردنی وزەی کارەبا ئەکەین بە تایبەت لە پارێزگای سلێمانی بزانین ڕاو بۆچوونیان چۆنە لەگەڵمان بن با لە هاوڵاتیان بپرسین. کارەبای نیشتیمانی چەندێکە لێ ڕازی بەخوا کەمەنەوە وڵا کەس لێ ڕازی نییە. چەند کاتژمێر هەیە لە ڕۆژ؟ وەڵڵاهیەتێ خۆیان بەدەست خۆیانە، جاری وای 2 ساعت دەڵێکن، جاری وای 8 ساعت دەڵێکن، جاری وای 6 ساعت دەڵێکن، جاری وای هەر نییە. باشە زیاتر لە چ کاتێکا پێویستەوە کە هەبێ و نییە؟ زیاتر بە شەوان پێویستە. تۆ بە ڕۆژ ناوەڵا بە شەوان تێگەی لە من جاری وایە 12 مۆلیدەی یەک مۆلیدەی بڕێ ئەتر نییەوەیکی ئەم وەکو خۆی یەکەی بڕێ ئەویش تێگەی لە من ئایا دوای یەک بێتەوە یان نێتەوە تێرە و خەڵکەش هەمی پێویستی پێویستی و هەیە مناڵی هەیە سعیەکە پارەکەشی زۆرە نەوەڵاتیەکەی لە منیان بیکەن مە مۆلیدە بەدایمیان بیکەن بە ڕیسی بەدایمی
خەڵک یەک پارەبا لە دووەم باشترە. مانگەکانەی گۆڕێ مانگی وا هەیە بۆ ئەمپێرە 14,000 مانگی وایە 7,000 مانگی وایە سە ئەم مانگی ڕابردوو کە ڕۆی 13,000 و نیو بوو بۆ دوکانی خۆم کاتۆتە 2 ئەمپێر بووە 27,000 دینار بوو. کارەبای ڕێسیەکەش بەڕاستی زۆر کەمە لێسە هەموو ئەمڕۆ هەتا نیوەڕۆ نزیکی سەعات یەک بووە کارەبا هاتۆتۆ ڕێیسی کە بەیانی هەر نەبوو تا پێشنیۆڕەکەی نەبووە دوانیۆڕۆ هاتوۆتەوە. ئێسەوە دووبارە بڕاوەوە ئێسەوە دووبارە بۆ تۆ بە مۆلیدە تقریبا 9 ساعتە بێ ڕیسەکە بڕاوەتەوە نیشتمانەکە بۆ تۆ بە مۆلیدە. بەرنامەکەی ئێزانن ئێوە چۆنەیە هەر نەوەڵا کاتی دیاری نیە دەردنە لاڵە خواوەچیلی ئاوایە. ینی بەڕاستی یعنی لە کاتێکیشە داوای بۆ سەعاتی زیرەک و نازانم تەوقیتی ئەوە و کاتی ئەوە ئاوا کارەبا بێ بە 24 ساعتە و یا بێ بە وەحدە. ینی کارەبایەک ئاوا بێ وەحدەیەکی لە شوێ بێت چۆن سەرفیکەیت چۆن بەکاری بێنی چۆن دڵنیابی لەوەی کە کارەبات هەیە. ینی بۆ منێتەوە مۆلیدە فەرمول ئەمڕۆ نیوەڕۆ هاتۆتەوە 12 چارەک بۆ یەک هاتۆتەوە سەعایەک دووبارە بڕاوەتەوە ڕیسی هاتۆتەوە ڕیسێکە هاتۆتۆ ئێستا ئەوە نی سەعات زیابێ کارەبای مۆلیدەکە ڕیسەکە بڕاوە بۆ تۆ بە مۆلیدە. ئەو سیستەمانەی کە دانران بۆ کارەبا مەسەن ساعتی زیرەکە ئێستا ئەڵێن بیکەن بە پریپەید و ئەمانە هیچی ئەمانە نەیتوانیوە کارەبایە بدا بێ ئەوە کە لێ ڕازی نا هەر گۆڕانکاری دروست نەکردووە هەر ئەو کارەبای پێشووە بە سۆتفا بە پێی کاتەکان دانرێ کەی کەیفیان لێ کوژێن و کەی کەیفیان لێ نەبوو ئیشەکە ڕیسی خۆ دەزانیت پێویست ناکە کارەبا کەمە. ئێستا چەندێکە ئێستا بنمونە تۆ لە ماڵەوە چەندێ مۆلیدێ و چەند ڕیسی کارەبای دوێنێ کارەبای ڕیسی لە 12 شەو من مۆلیدەم هەڵکردووە تا حوتی بەیانی بە مۆلیدی خۆمیشم کردووە 12 شەو هەڵم کردووە بۆ حوتی بەیانی تێگەشتی 7 ساعت مۆلیدی خۆمیشی کردووە. هیچ کەسێ ڕازی نییە هیچ کەسێ ڕازی نییە نە من ئێمە بێ حکومت مەمنوی مۆلیدەکان بێ ئەگە کارەبای مۆلیدە نەبێ ڕیسی حکومت چۆن بۆی دابی نەکرێ بۆی دابی ناکرێ مۆلیدەش کە گرانە من خۆم سەموخانمە لیترێ گاز بە 1100 دینارە تێگەشتی ماڵێک 1,200,000 منێن بەگاز ئێتە بزانە مۆلیدە خۆی چەنێژەکە من 7 ساعت ئیش بە مۆلیدەژەکەم مۆلیدی وایە 13 ساعتیشی پێەکە 20,000 مۆلیدە ویاوە ڕیسیش لەوانەیە چزانم 5,000 بی لەسەر و مەبەستم هیماڵەوەتان لەسەر و مۆلیدە و لەسەر و ڕیسیەوە تو ئێستا ئیش بە کارەبای خۆش دەکە ینی پارەیەکی زۆری هێستا نەتواندرا بۆ مۆلیدە و نیشتیمانی کارەبایەکی 24 کاتژمێری بدرێت تۆ خەتاکەی بۆ چێگەڕێن هی حکومەتە براکە هی حکومەت دەبرات سوتەمەنی بۆ ویزگەکان دابی ناکەن کێشەکە ئەوەیە ناکێشە یەک شتی تر نییە هەناسەکەم زلام هەیە پاری کیلوێ تەماتی پێ نییە تۆ پاری مۆلیدە بیت ئێمەمانان سوپاس بۆ خی گەورە سەرەتەقەیەک هەرەکەین کابرا کرێچیە کابرا پاری مۆلیدە بە مناڵینە مەکتەبە جلوبەرێک خواردن هەمی گرفتە هەمی گرفت من خۆم کە خاوەن ئیشەکەم کابرای مۆلیدەکەی من خۆم مۆلیدەی ئینیشمێ گۆڵان جاری وایە لەو دەخەیە پێو نییە پێونی ئەبێ ناوایە کابرا شەخی خۆیەتی چۆن زۆر نییە بەرەوەڵا بەس خەتای مۆلیدەکان نییە مۆلیدەکە حەقی خۆیەیە گاز گران دەورە گازی بۆ هەرزان کە خۆ من دیفاع لە مۆلی من مۆلیدە من حەزەکەم ئەن پێڕی مۆلیدە بە دینارێ بێ بە 1000 دینار بێ وانە بەس خەتای ساحێ مۆلیدە نییە لیترێ گاز بە 1100 دینارە وانە تۆ وەرە گازم بۆ دامین کە من ێستا خۆم سەموخانمێ حکومەت با گازم بۆ دامین کە من دەست دەژێن بە 1000 12 بە 1000 لەم کەناڵە بە ڕێزەی ئێوە حکومەت گازم بۆ دابین کە من ئامادەم 12 سەمونی من بە 1000 دینار بەس کاکە من 600 کرێ دوکان بە مانێ 1,200,000 گاز بەم 1,900,000 بێ لە کرێکار حکومەت لەم مینبەرە بەڕێزەوە داوا لە حکومەت دەکەم بۆ سەموخانەکان بۆ مۆلیدەکان کاکە گاز دابینکەن تە سەموخانە 8 بە 1000 لە شوێن هەیە 6 بە 1000 بۆ منی دابین کە من 12 سەمون لەسەر دەستی ئەم کەناڵە من 12 سەمونێن بە 1000 دینار لە ماڵەوە 56,000 ماوە بۆ 4 ئەمپێر زۆر نییە بۆ بەرەوەڵا زۆرە خوا ڕابەداری نیە وەڵاهی ئەو عالەمان ئاوا قۆڵبەست کردو لێرا 108,000 مۆلیدە 107,000 بەخوا کارەبای ڕیسیاتۆ بۆ سی ڕۆژەوە وەرەقەکەوا لێ حەدەی وەرەقە نیشانیم نازانم لەم چی کارەبای ڕیسی 107,000 مۆلیدەی 108,000 بۆ سی ڕۆژ یعنی بە سی ڕۆژ 215,000 پارەی کارەبای مۆلیدەیەوە ئەمانە شایکەن وەڵا حتامان بۆیان شای ناکرد
درۆگەن شەریکن لەگەڵ مۆلیدەکانە کە ناخۆ ئەو کردی بە ئەمپێر بە ژۆزە بەم جۆزەی نەگەفتی کەمێکەینەوە کارەبا بێ 24 ساعەتێک کووە فەرموو لە بەیانەوە کارەبا نیە ئەمڕۆمی 3 ساعت کارەبا هەوەی ڕیسی بە مۆلیدە و ڕێسی چەند کاتژمێر لێرە شەو ڕۆژێکە وەڵڵایتە خۆ بەیانی وڵاتانی ڕۆنێ سعادێک هاتۆ مۆلیدا هاتۆتەوە سعادێک نازانم سعات 2 و 3 و ڕیسیا 2 ساعت 3 ساعت و 3 مۆلیدێ حاجیان تۆ لە ماڵەوە چەنەیە تۆ شەری ئێرە وانە لێرەی تۆش تۆ لە ماڵەوە چەنە پارەیاوە هیمۆ وەڵامی ژە هین 54,000 54,000 ینی چەند ئەمپێر هیچ 4 ئەمپێر 56 نام 54 56 4 مۆلیدە و ڕێسی هەردووکیان چەنەیە وەڵا هەر عینیشت من هەر لێرم 200 هی ماڵەوە هەر 56,000 ڕیسی وڵای ڕیسی مانگە ناتۆتەوە بەشوتیان بیکەن بە پێوەری زیرەک و سعات و چوزانم کۆمەڵەشتی تر تیان باشێکن کارەباکە ئێستا باش نەبوو ڕیسی کۆرە خراپتر بوو برا ڕۆژی 7 ساعتێ 6 ساعت 7 ساعتێ ئیشەڵا هەر ڕیسی بە مەلدنەوە مانگی 7,000 نێسەمینای خۆی مە بۆ مەلدەکە زەرمانە بخوا ئێستاڵەن ڕیسیەکەش کەم کراوەتەوە بە منەش زۆر هەڵکەی 30 ئەمپێرە هەڵەسێتەوە کارەباکانتان هەڵساوەتەوە ئەمڕۆ هەڵساوە کارەباکەیەمە وەڵا بەس غەسالەیەک و بیرەکەمانی شێکرد هەڵساوە ئەمڕۆ ئاینەن ئەیچی فەرقە بەخوا گوڵەپەکانم کوژان تۆ بەزە دوانەمان هەن بۆ هەڵ کوژاوەتەوە کۆرە بەچی واژە بێ تاماوان باشی ناکەن جاگەر باش وایە لە پاش 30 ساڵ بۆ باشنەوە مەلا بەختیار 20 ساڵەمە پێشتی بەیانی دووبانی کارەبا باشی باشی چی ئەوە 15 ساڵە بێ 20 ساڵە بێ کتی ئەگەرم کارەبا باشنەوە من لەم جێگەی خۆمان نامێنم ئەی بۆ نەڕۆی ینی ئێمە ئێستا بۆن منە حالیان بۆن ئەوە کە ئاوە ساعاتیان پێوەریان بۆ داناوین پێوەریان بۆ داناوین ینی هاتووە لە ساڵی 2021ەوە لە مانگی دووەوە هەموو دوکانەکە ئەگەر ئاوی هەبێ 120,000 دیناریان لەسەر داناوە بۆ مانگانە دەمبڕی یعنی وەگەوەی بڵێ شتێک ینی هەرێک سەرانەیەک چۆنە سندرێ لە خەڵک هەر ئاماشتە ینی معقولە تۆ دوکانێکی دەمەتری تەجیلی سارە ساڵێ مانگە دوو تەنچی ئاو سەرف ناکەم مانگی 120,000 دینار بێتەوە ینی ئێستا 2,600,000 نەرە بێ پارەبە ئەوە معاملەکەی ئێسەوە تا لە دوکانە بەیانێ چم تەواو یەکەم ئەبێ 2,600,000 دینار غەرامە بەی بۆیان کردوون بە قیست ینی ئێستا ئەو کارەبایی کە هەیە بە تایبەت بەیانیان ڕیسی خەڵک پێما بەڵێن 2 سعات ماوەتەوە یان هەر نییە ینی جا ئەڵەن بووە بە 30 ئەمپێریش پێما بێ ینی زۆر شتەکانە کارەباکە پێوەرە زیرەکە کراوە بە 30 ئەمپێر بەڵام مشکلە 30 ئەمپێریەکە کاتی زیانە کردو بۆ بوونی کارەباکە ینی ئەبوو کەوەکو کراوە بە 30 ئەمپێر هیچ نەبێ 2 سعات 3 سعات زیای کردەیە ئەو ئەرکەی تری مۆلیدەکە لەسەر هاوڵاتی کەم بۆیەتەوە ئێستا هەندێک هەیە ئیمکانەتی باشرە بە زۆرێکی زۆر هەیە ئیمکانەتی محدودە ئەجاوای لێ هاتوو کاکە تۆ بۆ ئەنتەرنێت بۆ ئاو بۆ کارەبا بۆ نازانم چی بۆ هەموو وەسائلەکان سوکە کرێ چیەکی هەمووی کرێ خۆگەرێکی ئیشخواان کرێچی بێت و ماگانە پارێک کرێ ماڵۆژ بایتەوە ئەوەنێتی گرفتەکەی لەسەر قورسە بێ زۆر باشە بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان دەگەڕێینەوە بۆ ستۆدیۆ دوایەوەی کە هاوڵاتیان باسییان لە بارودۆخی کارەبایی پارێزگاکەیان کرد بە تایبەتی لە شاری سلێمانی و بەرگەی دووهەم دێنە سەر پارێزگاکانی دیکە ئێستا بەڕێز کاک تارق سەمین سەرۆکی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکانی پارێزگای سلێمانیمان لەگەڵدایە کاک تارق زۆر بەگەرمی بەخێراتتانێکی بەخێر بێت بەنسبەت کارەباکەی خۆتانەوە قسەکەن ینی کارەبای مۆلیدە بارودۆخی کارەبای مۆلیدە لە ئێستاە چۆنە؟ ئێمە لە 2007 تاوان مۆلیدە لە شاری سلێمانی دانراوەتەوە بە سیستمێکی جوان بە کێ بڵات هەموو گەڕەکەکان دابەش بووە بۆردێک لە ئەمودێک دانراوە کە چەند ماڵێکی لەسەر وەک جاران نییە هەموو خەڵکێک لە مۆلیدەکەەوە وای ڕاکێشێ بۆ ماڵەوە سیستمێکی جوانە و جەنجاڵێکی زۆری پێوە دیار نییە هەتاکو 2015 16 کارەبای نیشتیمانی
کەم جارجار خراپ ئەبووە باش ئەبەوە بەڵام بەداخەوە لە دوای ئەو ساڵانەوە کارەبا ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێت ئێمە وتمان ساڵی 2010 خراپترین ساڵ بوو بۆ کارەبای نیشتیمانی واتەوەقعمانە کرد لەوە زیاتر خراپ نەبێت لە مانگی حوتە تقریبا 470 کاتژمێر کارەبای مۆلی داهلیەکان درا بەڵام لەبەر ئەوەی هاوین بوو کارەبا 24 ساعتی شەکرد کە ئەمپێرێت 18,000 تا 19,000 زۆر بەلای خاوەن مۆریدەکان لە ساڵی 2010 بەڵێ زۆر بوو یعنی هەتا ئێستا ئەو پارەی نەگەشتۆ تا ئەو ڕادێ ئێستا بارودۆخی چۆنە ئێستا زۆر ئەم زستانە خاستن ئەم ساڵ هەر زۆر خراپە ینی لە 2010 خراپتر بەڵێ لە 2010 خراپترە چکاو کاتە هاوین بوو 24 ساعت بوو ئێمە ئێستا بەرنامەی مۆلی داهلیەکان بۆ مانگی 12 لە یەکی 12 تای ساڵی تازە لە 6.5 بەیانی تا 8 بەیانیە لە یەک بۆ یەکی شەو هەر کاتێک کارەبای نیشتیمانی بڕێ مۆلی داهلیەکان ئیشەکەن یانێ فەراغەکانەوەی کە بێ کارەبا بێت کارەبای نیشتیمانی نەبێ هاوڵاتیان بێ کارەبان لە 8 بەیانی بۆ یەکی نیوەڕۆ لە یەکی شەوی شەوە هەتا 6.5 بەیانی بەڵێ تۆ وتت کە بارودۆخی کارەبای نیشتیمانی باش نییە کەواتە ئێوە ڕۆژانە تقریبەن یان بەنزیکەی چەند کارەبا دەنە هاوڵات ئێمە بە معدلی لە یەکی 12 هەتاکو ئەمڕۆ کە سیانزەی 12 130 کاتژمێر دراوە 135 کاتژمێر گەڕک بۆ کەڕک جیاوازترە تقریبا 10 ساعت و نیو دراوە بەڵام لە چی کاتێکا لە 6.5 بەیانی تا 8 لە یەکی نیوەڕۆ تا یەکی شەو یعنی ئەم دە کاتژمێرە کارەبادراوە ئەگەر بێت و کارەبای مۆلی داهلیەکان ینی لە ماوەی با بڵێن 12 ساعت ئێوە 10 ساعتتان داوە بەڵێ 10 ساعت ینی 2 ساعتی کارەبای نیشتیمانی بەڵێ بەڵام بە معدلی ڕۆژ بۆ نمونە دوێنێ کە ئێستا لە گەڕکمان هەبوو 12 کاتژمێر مۆلدە ئیشی کردووە 9 کاتژمێر 10 کاتژمێر بەڵام گەڕەکە بۆ 6 کاتژمێر ئیشی کردووە ئەتێککە معدلەکە لێ دەیتەوە بۆ نمونە تاکو ئەمڕۆ 130 کاتژمێر ئیش کراوە تا 13 ڕۆژی 10 کاتژمێر کارەبا دراوە 6.5 بۆ 8 بەیانی و یەکی نیوەڕۆ بۆ یەکی شەو بارودۆخی بەرەمێنانی کارەبا ئەوەی کە ئێوەی دەنە هاوڵاتیان چەند لەسەر ئێوە ئەکەوێ ئایا بۆ نمونە بارودۆخێکی سەختە و پێداویستیەکان گرانن یان بە ئاسانی دەسێواکەون کاتارە ئێمە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیەوە لە دوای دراسەکردنێک کە لەلایەن سێ ئەندازیاری بەڕێزەوە دانرا خەمرێنرا بۆ نمونە مۆلی داهلیەکان تێچوەکیەکی مۆلیدەیەک بۆ مانگێک بۆ 200 کاتژمێر ئەگەر گاز بە 500 دینار بێت چەنە تێچوەکان بەم شێوازە حساب کرا لە ئاخیرا کە تێچوەکان هەمووی دەرکرا بۆ هەر ئەمپێرێک بۆ مانگێک بۆ مۆلیدەیەکی ئەهلی 5 نار خێر دانراوە ئەمە هاوڵاتیان لەوانێت تۆزێک بەلایەنەوە شتێکیینە بۆ نمونە ئێستا ئەگەر مۆلیدەیەک 1000 ئەمپێری هەبێت لە گەڕەکێکە بۆ نمونە ئەم مانگە 14,000 بە حساب بکەین 14 ملیۆن دیناری کۆ کردوتەوە ئەم 14 ملیۆنە بەو داتایی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی لای ئەوەندازارە بەڕێزانە دانراوە 11 ملیۆن دیناری بۆ گازە ئەمە هیچ مناقەشەیەکی تیانە بەس گازوایل 11 ملیۆنی بەلایەنی کەمە ئەوش ئەگەر گازوایلێکی کوالێتەکەی باش بێ ئەگەر کوالێتەکەی خراپ بێ و زوو سەرف بێ و یا جۆرێک بێ ئەوە زیاتریشی ئەڕوا ملیۆنێکی ئەڕوا بۆ ڕۆن و ئێوە دیاریتان کردووە چ جۆرێک گازوایل بەکارێنێ ڕەچاوی بارودۆخی تەندروستی هاوڵاتی بەڵێ لیژنەیەکمان هەیە لە قایمقامەتی مرکزی سلێمانی نوێنەری کۆمەڵی مۆلی داهلیەکانە چاودێری بازرگانیە نوێنەری قایمقامە ئاسایشی ئابووریە مانگانە سێ جار ئەڕۆن دەی مانگ 20 مانگ 30 مانگ ئەو سعری گازە وەرەگرن و ئەو نرخە گازانە داخڵ ئەکەن کە عراقیە کەمتر ئێرانیە زیاتر چکە لەبەری ئێرانی نەدوو کەڵەکانە هەیە سیێنە بۆ نیەیە ئەبێ ئەو گازانە بەکاربێنەوە هەر ئەو نمونەی کە بۆ منە باست کرد دەگەر 1000 ئەمپێر بدا ئەمە 11 ملیۆنەکەیکەوێتە مەسەن گازکڕین ئەمە ئەگەر هەر بەو باڵین هاوکێشەیە بڕۆین ئەمپێرێک چەند لەسەر هاوڵاتی یەکەوێ بە 14,000 دینار 14,000 دینار بۆ 246 کاتژمێر 14,000 دیناری داوە بەڵام ساڵانی ڕابردوو کە ئێمە گازمان لە بەرهەمەنوتیەکان وەرئەگرت بە 400 دینار ئەو 14,000 دینارەی کە ئەم مانگی 11 وەرگیراوە لە هاوڵاتیان تقریبا 7,000 دینار وەرئەگیرە ئەگەر وەکو ئەم کاتش کارەبا بدرایە بەڵام نرخی گازەکە تەشغیل واتە ئیشکردنی مۆلی داهلیەکان ئەوە زیاتر وای کردووە کە ئەمپێر لەسەر هاوڵاتی گران بێت بڵێ بێجگە لە گازوایل ئێوە تێچووی دیکەتان هەیە بە تێچوەکانی دیکە و بە گازوایی لەوە حکوومەتی هەرێم پێشتر لە بەرنمەیە بوو کە ئەوکاری
مۆریدا ئەهلیەکان کە بۆ ئەوەی شتێک لەسەر هاوڵاتی سوور ببێ لە ئێستایان هیچ بەرنمەیەک نییە یان هیچ هاوکاریەک نییە لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتەوە بۆ شتێک بۆ مۆری داهلیەکان نییە غەیری دانانی بەرنامەی مانگانە نەبێت. ئەوەندە پەیوەندی بەڵێ بەس ئەوەندە کە خێرامەکردنیش مۆلیدەیە کە ئەشکێ سکاڵای لەسرە بەس لیژنەکانی قایمقامێت سەردانیەکەن و غرامەیەکەن ئەینا بە هیچ شێوازێک هیچ کار ئاسانیەک یا هیچ مەساریفێک نییە بۆ مۆلی داهلیەکان. بۆچی حکوومەت ئەو بڕە هاوکاری گرێتەوە لە مۆلی داهلیەکان کاکتارن؟ ئەو من نەزانم چۆن جوابی ئەوەندەی شارەزای بابڵین بۆچی پێشتوانەیە هەبوو هاوکاری بکە ئێستا خۆی بارودۆخی بە هەموو پێوەرێک بارودۆخی ئێستا حکوومەت باشتر لە جاران نازانم ئەوان من بەڵام داوام کرد لە بەڕێز قایمقای مرکزی سلێمانی بە نووسراوی ڕسمی ئەویش کردی بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی کە گازوایل دابین بکرێ بە سعرێکی مەدعوماتە بە سعرێکی کەمتر لە بازار نرخی بازاری ئازاد داوامان نەکرێ بێ بەرامبەر بماندێتێ بۆی ئەمپێر لەسەر هاوڵاتی کەم بێتەوەش کتێ نووسراوی بۆ کردمەوە بۆ وەزارەتی ناخۆ خۆم بردم بۆ وەزارەتی ناخۆ بەڵام بەداخەوە هەتا ئێستا هیچ جوابێکی نی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیشەوە ئەوانیش نووسراویان کرد و خۆم بردم بۆ سامانە سروشتەکان و هیچ جوابێک نیە ئەگەر جوابەکە بۆ ئەوان بیان توانایە لە گازەکەیان دابین کردایە وەکو ساڵانی ڕابردوو نرخی ئەمپێر لەسەر هاوڵاتی زۆر کەمەکەوت ئەمە بارگرانیە کە یەکەم بۆ هاوڵاتی دووەم بۆ خاوەن مۆلیدا ئەگەر خاوەن مۆلیدە لە باتی 14,000 7,000 دینارە 6,000 دینار وەرگێ لە ماوەی 4-5 ڕۆژە کامل پارەکەی کۆ ئەکاتەوەی گەڕێک کە بەڵام بەداخەوە خاوەن مۆلیدەیە وەرە ئێستا بشۆ لای حساباتی لەگەڵا بکە ئێستاش ملیۆنە دینار 2 ملیۆنی مانگی دەیماوە ئەنجا مانگی 11 سەری ئەمە 2-3 ملیۆنیکە کۆ بێتەوە یعنی کێشە و مەشاکیلێکی زۆریش بۆ خاوەن مۆلیدەکان دروست بووە لە بواری ئەو دابینکردنیە و بڕە کارەبایە لە ڕۆژێکە یان لە مانگێکە بۆ هاوڵاتی لە سەروی تاقە و توانای ئێوە نییە ینی مەشاکیل و گرفتی زۆرتان بۆ دروست ناکە زۆر کاتێکە حکوومەت وا مامەڵایەکە بۆ نمونە هاوڵاتیەکە بە تەنزیشەوە بێباسەکەڵێ بۆ نمونە حکوومەت ئەوەندە کاربادا کە مۆلی داهلیەکانی ئیسراحەت بکەن پشوو وەربگرن ڕاستیەوە توانای دابینکردنی ئەو هەموو کارەبایەتان هەیە بۆ هاوڵاتیان لە هاوینە نەخێر بەڵام لە زستانە باشترێ لەبەر ئەوەی دنیا فێنکە و حەماوەی مۆلیدەکان هەڵناسێ بەرز نابێتەوە کێشە بۆ مۆلی داهلیەکان دروست نایە بەڵام لە هەمان کاتە ئەگەر مۆلیدەیەک خۆی کە ئیشکالەکە لەوەیە مۆلیدەکە وەستاوە ئەگەر بڕۆشتایە بۆ نمونەوەکو سیارەی خۆسیارە 20 ساعت ئەڕۆ ئاساییە بەلای گلۆریە کەس ئەمانەی ئەڕۆ بەلای ئاسایی ئەوی شەرە و مەچینانەیە بەڵام چونکە ئەم وەستاوە 10 ساعت لەسەر یەک کار ئەکات بەڕاستی ئەرکە و بۆ هەم مۆلیدەکە و هەم بۆ خاوەن مۆلیدەکەش گرفتێکی گەورەیە دروست بۆ بەڵام خۆ گرفتەکە لەوەیانی ئێمە ئەگەر هەر ئەوە بواە لەوانەیە چارەسەر بواە بە جێگرەوەی مۆلیدەیەکی تر لە تەنیشتەوە بە ئەم بەدلکە 6 ساعت ئەو با 6 ساعت ئیشکە ئەمە ئاساییە بەڵام ئێمە گرفتەکە نرخەکەیە بەڕاستی نرخەکە ئەوەنە زۆرە ینی لە هیچ شوێنەکە هەر شوێنێک باس ئەکرێت کە مۆلی دائنیشی ئەڵەن مۆلیدە یعنی بەڕاستی ئەمە بۆتە باسێکی زۆر لە ناو هاوڵاتیانە ئێمە لە مانگی دەیە وای لێ هات خاوەن مۆلیدەکانیان و تەواویتر مۆلیدە کار ناکات لە سلێمانیا کردیان بە پریبیت و چەند سیتیەکیان کارەبای 24 ساعتیان نایە بەڵام بەداخەوە بوو سیتیەکان نەمیسان مۆلیدەکان کەوتنەوە ئیژیانی خاوەن مۆلیدە تاو مۆلیدە نامێنێت یعنی ئەوەش کە تاقی کرایەوە سەرکەوتوو نەبوون ئەوەی ئێستا مۆلیدەکانیان ئیشەکەنەوە ئیتر سەرکەوتویان نازان بۆ چیان بۆوانە من چکە کارەبای ئەگەر بەو ڕێژەی باسمان کرد بۆ 12 ڕۆژ لە مانگەیە کە تێپەڕیوە 13 ڕۆژ با بڵین ئەگەر مانگەکە کامل بێ هەر بەم شێوازە پێشبینیەکی ئەمپێری کارەبا بۆ وەستر هاوڵاتی بکەوێتە چەند زۆر زۆرە بێت بەداخەوە ناتوانێت ناچکە لەبەرەوەی لەوانەیە نرخی گاز لە هەفتەیەکی تریا نرخی گاز بێتە 500 دینار ئینشاءالله ئەبێت ئەگەر ببێت نرخی مۆلیدە زۆر دائەبەزێت لەوانە نرخی گاز بەرزبێتەوە لەگەڵ هاوڵاتیان ئاکەن و بۆ خۆشتان ئەزانن هاوڵاتێکی زۆری هەژار لەم با بڵین هەرێمەی ئێمە هەیە ئەوەندەی معلوماتان هەبێت ئەوان توانایان هەیە لەژێر ئەم پارەیە دەربچن ناچاریە ناچارە ئەینا نەکرد کەس توانایە ئەوەی نیە 4 ئەمپێری هەیە 50,000 دینارەیە بەڕاستی 55,000 دینارەیە زۆر زۆرە هەرچەند ئێوە ببوورە کارەباکەش ببوورە کارەباکە مۆلیدە ئەهلیەکان بۆ ڕووناچی و تەلەڤیزۆنێکە یا هیتەرێکی بچووک بۆ ئەوە نییە تۆ کامل ماڵەکەت سپلیت و بۆیلەر و هەموو کارێک قەسالە و هەموو کارەکانتی پێ بکەیت ئەگەر هەمووی پێ بکرایە ئەگەر نرخەکەی زیاتریش بۆیە ئاسایی بوو بەڵام هیچی پێ ئیش پێ ناکرێ و 50,000 60,000 دینارەیە لە مانگەکە بەڵێ زۆر زۆرە هەرچەند ئێوە لێ بەرپرسیار نین و لە خۆشیان نەپرسین و وەڵامەکەی وەرەگرینەوە ئینشاءالله لەلایەنی پەیوەندیدار لە کارەبای سلێمانی بەڵام بەڕای ئێوە گرفتی سەرەکی کەمی کارەبای حکومی چییە؟ بۆچی حکوومەت ناتوانێت ساڵانە بۆ نمونە شتێک زیاتر
کارەبا بداتە هاوڵاتیان خۆ گەر مەسەرەن ساڵانە نیو سەعات کارەباشی زیاد بکردایە لە 4 ساڵی ڕابردووە ئێستا بوو لە 24 ساعتێکەش و کەبراڵە تێپەڕی وایە بۆچی حکوومەت ناتوانێت ئەوە من بەڕای خۆم بۆ ئەوە ئەیژێڕمەوە بۆ نمونە ئەگەر ئەم ساڵ 100 مێگاوات کارەبا لەلایەن حکوومەتی هەرێمەوە زیاد بێ بەڵام ئایا چەند ماڵ زیاد ئەکا ئایا چەند پرۆژە زیاد خواستی هاوڵاتی زۆرە لەسەر کارەبا چکە کارەبا بۆ گەرمکەرەوە نییە لە وڵاتی ئێمە کارەبا بووە بە جێگرەوەی گەرمکەرەوە خۆی ئەم پێرەزیرەکەی کە دایان ناوە کاکتارم بەڕای ئێوە هیچ سوودێکی لێ بینراوە لەوەی کە چوزانم کارەبایی ئەوە بگەڕێنرێتەوە خەڵکی ئیستیفادە بکات لە وزەی بەفیڕۆچێ من قەنعاتم وایە هیچ ماڵێکی نۆرماڵ کە شتێکی کەمی هەبێت 30 ئەمپێر سەرف ناکە ئێستا بۆ نمونە لە مانگەیە هەموو ئەو پێوەرە زیرەکانی کە دانراوە 30 ئەمپێرە بەڵام ماڵەکان جیاواز ئێستا مارکێتێکی گەوەیە شوێنێک ئەوانە زیاتر سەرف ئەەکەن بەڵام کارەبا ئەگەر بیگەڕانایەتەوە لەوانەیە ئەمە بۆ منیش باش نازان باسی نەکەم باشترێت کارەبا ئەوە باشتر وایە نەبوو یعنی ئێستا لەم زستانەیە بەڕاستی بۆ حسەی سلێمانی 10 ساعات کارەبای نیشتیمانی بێت ینی بەڕاستی زۆر کەمە بۆ شاری سلێمانی 10 ساعات کارەبا خەڵک چی لێ بکات نازانە کاتەکانیشی چۆن هەندێک کاتێکیش دەیدەن کە هاوڵاتیشی سوودێکی لێ نابینێ بەڵە جارەوە 2 شەو 3 شەو کاتێ زانیان لەسێ کارەبا هاتۆتەوە ڕۆژیشتەوە بەداخەوە با من ئەو پرسیارە لە جەنابەت کەم هیچ پەیوەندیەکتان لەگەڵ با بڵێن لایەنی کارەبای حکومیە هەیە وەکو بەرنامی پێدانی کارەبا یان نییە شتێکی وا لە ئارادا هەیە ئێمە ساڵانی ڕابردوو بەرنمەیەکمان هەبوو بە نووسرا و دابەشی سەر هەموو خاڵمەلدەکانمانە کرد هەموو خاڵمەلدێک ئەیزانی کاتەکەی خۆی کەمە بەڵام لە دوای بۆ چەند ساڵێکە بەرنامە نەماوە نەخێر بەڵام ئێمە بۆ نمونە گرێبەستێکمان هەیە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کارەبا سلێمانە تازەکردنەوەی مۆڵەتمان هەیە ساڵانە لە 7 دەوائیرمان هەیە 7 بەڕێوەبەراتیمان هەیە خاڵمەلدەکان سەردانیەکەن ئەوەش گرفتێکی زۆر گەورەی بۆ خاڵمەلدەهلەکان دروست کردووە لەبەر یەکێک لە خاڵە هەموو هەرە گرفتە گەورەکان لەگەڵ باجی دەرامەتایە هەر کەسێک خاوەن مۆلیدەیەک مۆلیدەکەی فرۆشتووە ئەمەی ترێمە ئیشکالیت ناتوانانی کەس نکۆڵی لەوە بکایە چوە بۆ ئەوروپایە لە ژیانە نەماوە مۆلیدەکە بە ناویەوەیەتی ناگۆڕێ باجی دەرامەتیش داوای کەسەکە ئاکات یعنی ئەمە ئیشکالێکی گەورەترین ئیشکالە کە بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی تا ئێستا نەیتوانیوە چارەسەری ناوگۆڕین بکات بە پێی یاسا ئەوان ئەڵێن ئێمە وەکو یاسا ناتوانین ناوی کەسێک بکەین بە ناوی مۆلیدەیەک بکەین بە ناوی کەسێکی ترەوە لەبەرەوەی ئەمە لەسەر مڵکی گشتی دانرا و کۆمەڵێک لەمانە بەڵام پێش 2016 لە 2010 تا 2016 ناوگۆڕین زۆر ئاسایی بۆ لە هەر کەسێکە بۆ کەسێکی ترە و گرفتەمان نەبووە یا بۆ نموناچێ بۆ ژینگە لە ژینگە داواکەن ئەبێت پشگیریەک بێنەگەر کۆمەڵی مۆلیدەهلەکان پشگیریشیان بۆ کات کە ئەمە خاوەن مۆلیدەیە یا ئەمە ئیشپێکەری مۆلیدەکەی ئەنجا لەوێ کار ئاسیانەن بۆکەن ئەمانە دەوائیرەکان لە ساڵانەیە بەڕاستی گەورەترین گرفتیان دروستکردەوە بۆ خاوەن مۆلیدەکان هەمووشی ڕۆتینە لەو گلەیانەی کە لە کردی کارەبا ئەکرێ بە حکوومەت و ئەهلیەکانیشەوە یەک دوو گلەیە ناڕاستی ئێوە یەکەم ئەوەیە کە هەندێک لە مۆلیدەکان مۆلیدەی خراپن زوو لە کارەکەون کارەباوەکو پێویست بدەن لەم بارەوە ئێوە کۆمنتان چییە؟ ئێمە لیژنەی تێست هەیە لە بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی بەشی مولداتی هەلی ساڵانە سەردانی ئەو مۆلیدانە ئەکەن ئەگەر ئەم مۆلیدەیە لە تێستا دەرنەچێت مۆلیدەکەی پێ ئەگۆڕن یا لیژنەمان هەیە ڕۆژانە سەردانی مۆلیدەهلەکانەکەن بەڵام لە دەرەوەی بازنەی مەلیک مەحموود ئشگەڕەکە تازەکان زیاتر ئیشکال لەوێ هەیە لەبەر ئەوەی کێبڵات تەوزیع نەکرا و ڕۆژ بە ڕۆژیش ماڵەکان لە زیادبوون بووە ئەمە ئیشکالی دروست کردووە بۆ هەم خاوەن مۆلیدەکە و هەم بۆ هاوڵاتیان و هەم بۆ ئەوەیشی کە نەیتوانیوە کۆنتترۆلی شوێنەکە بکات بەڕاستی بەڵێ هەیە و مۆلیدی خراپیشمانەی و ئیجراعاتی باشی لەگەڵا کرا و هەتا لێساندنەوەی مۆڵەتیش ڕۆیوە و ئێمەش وەکو کۆمەڵی مۆلیدەهلەکان هیچ کاتێک لە دیفاعمان لەو خاوەن مۆلیدانە نەکردووە کە بە کارەبا بۆ هاوڵاتیان بە جوانترین شێوە دابین ناکەن وەرگرتنی پارەی زیادە ئەگەر لە هەندێک حاڵەتە
ڕووبدا لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر واریدە بۆ نمونە مەسەڵیان ئێوە چاودێرێکی تونتانەوەریز ڕوونادا بەڵێ ڕوویداوە و ئەو ئیجراءات چییە ئیجراءات ئەوەیە ئەو خاوەن مۆلیدەی کە پارەی زیادەی وەرگرتووە بۆ نمونە ئێمە لە مانگانە پسوڵەیەک ئەکرێت لە بەڕێوەبەتی گشتی کارەبای سلێمانی بەشی مۆلیداتی ئەهلی لای هەموو خاوەن مۆلیدەیەک ئەبێ هەبێ هەموو هاوڵاتیەک ئازادە بچێ سەیری ئەو پسوڵەیە بکە یا داوای لێ بکە بزانێت چەندی بۆ پارە بۆ کراوە ئەگەر مۆلیدەیەک پسوولەی نەبێ ئەگەر پسوڵەی نەبێ بۆی 1 دینار کۆ بکاتەوە ئەگەر کۆی بکاتەوە غراماکرێ بۆ نمونە جاری وایە 250 دیناری زیات کۆکرێتەوە ئەو پارەی پێ ئەگەڕێتەوە بۆ هەموو هاوڵاتیەکان لەبەرەوەی بۆ نمونە 10,000 بۆ بکرێ بۆ نمونە 950 بۆ بکرێ پارەگەی لێگەڕێتەوە و لەلایەن لیژنەکانی شۆ 500,000 دینار غراماکرێ و تەعاودی لێ وەرئەگیرێت کە جارێکە و کارە دووبارە بکاتەوە زیاتر ئیجراعاتی لەگەڵاکرێت. کاک تارق جیاواسی مامەڵەی حکوومەت لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی تر لەگەڵ مۆلیدە ئەهلیەکان هەیە یان نییە؟ بەڵێ زۆر جیاوازە. چییە ئەو مامەڵە ئەو کاری کە ئێوە لەگەڵ بەراورد بە هەولێر بەڕاشکاری ئەو ڕقابەی کە لە سەر مۆلیدە ئەهلیەکانی شاری سلێمانی هەیە لە هیچ پارێزگایەکی هەرێمی کوردستانە نییە. ئێمە پارێزگامانێت تا ئێستا مۆلیدەکانی بڕۆ سەیری کە چۆنە و سەیری مۆلیدەکانی شاری سلێمانی بکە. ئێمە بە وەکو کۆمەڵی مۆلیدەهلیەکانی وەکو خاوەن مۆلیدە ئەهلیەکان ڕازین لەوەی کە ئەو ئیجراعاتە هەبێت. بەڵام هەندێک فەرق و جیاوازی نەبێت. بۆ نمونە لە بواری پێدانی ئاوە کە ئەو ئەمڕۆ خاوەن مۆلیدەیەک ئەڵێ من چوومە ئاو ڕابکێشمەڵە 4 ملیۆن دینار خرامەم لێ ئەسێنن. یعنی بۆچی؟ یعنی ئەمانە سعاتی کاتژمێری کە بۆ ئۆفیسێک دانراوە بە تیجاری حساب کراوە 157 دینار لەسەر خاوەن مۆلیدەکە دانرێ با پارە بدا. ئێمەش ناڵێن ئۆفیسەکەی ڕووناک بێ و کارەبای نیشتیمانی بەکاربێنە و پارە نەدات. چکە لەو شوێنەیە کەسابەت ئەکا. هیچ کەسێک ناتوانێت بڵێ باج نەدەین با باج بین بەڵام لەسەر قانجازی ساڵانەی مۆلیدەکە باج بدرێت نەک بوون لە هەولێرەمانە نین. ئەوەی من ئاگدار بم لە هەموو هەرێمی کوردستانە بەس لە سلێمانی ئەمانە هەیە. ئەوەی من ئاگدار بم و تەکیدیشم ئەوەی قرس کردووە زۆریش مامەڵانی بەڵێ زۆریش قورسی کردووە. ئێمە بە لایەنی پەیوەندیداریە هاوڵاتیان ما تێنەگا ئێمە خاوەن مۆلیدەکان حەز بکەن ڕێزم هەیە لێپرسینەوەیان نەبێ چونکە هەر کەسێک لێپرسینەوەی نەبێت دڵنیا بە ئازادانە بۆ خۆی کار بکە هەموو ئەنوا مەشاکل دروست ئەکا ئەنوا کێشە بۆ هاوڵاتیان دروستەکە. ئێمە ئەڵێن با ڕقابە هەبێت با لێپرسینەوە هەبێت بەڵام با سەرتاسەری بێت نەک بە تایبەتی شاری سلێمانی بێت. کاک تارق بابینە سەر مامڵی ئێوە بە کورتی چونکە کاتمان کەماوە لەگەڵ هاوڵاتیان ئەگەر کارەباتاندا بە گەڕێکێک و ناوچەیەک و چوزانم ئێوە هەموو کوردستان بەشێکی گەوری کاربای ئێوەیدن ماڵێک هێزانێک پارەی نەبوو چۆن مامەڵی لەگەڵەکەن؟ تەوان ئەو ماڵانەی کە کەم دەرامەتن خاوەن مۆلیدەکە خۆی ئەزانێ ئەوە پارەیان لێ وەرناگرێ بۆ نمونە ماڵێک ئەڵێ و چەم وەرنەگرتووە ئەڵێ دە ڕۆژێکی ئەڵێ مانگێکی تر لەسەری ڕاوە. بەڵێ ئەوە کارەبای مۆلیدە ئەهلیەکان حەزەکەم ئەوە بیری جەنابتان و هاوڵاتیانیش بێنەوە مزگەوتەکان من ناڵێن 100% بەڵام لە 95 مزگەوتەکان کارەبای بێ بەرامبەری وەرگرتووە مەکتەبەکان بە هەمان شێوە ڕەوزەکان بە هەمان شێوە ڕەوزەی حکومی نەک ئەهلی باخچەکانی حکومی بەبێ بەرامبەر ماڵە فەقیرەکان ماڵە شەیدەکان ئەو کەسانە هەمویان کارەبایان بەبێ بەرامبەر وەرگرتووە. لە 95 خاوەن مۆلیدەکان توانیوێتی کارەبای بێ بەرامبەر بە بۆوان بەڵام هەندێک خاوەن مۆلیدە هەیە تۆ بتێ 548 خاوەن مۆلیدەیە هەمووی وەکو یەک وابێت شتی وا هەر نابێت لە عالەمانێنەکە لە سێبانیا هەبێت. زۆر باش گرەیتان لە هاوڵاتیان چی یان داواکاریتان لێیان چیە گیری شتێکتان هەبێت لێرەوە توانێت من وەکو کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکان چەند جارێک بە هاوڵاتیان ئەڵێم ئەو گەڕەکەی ئەو مۆلیدەی تایە هاوڵاتیان هەستکەن ئەو مۆلیدەی خۆیانە هاوکاری خاوەن مۆلیدەکە بچوە بەڕاستی من شەو خۆم لە مۆلیدەیەک دانیشتە بووم کارەبای نیشتیمانی هاتەوە تقریبا دەقەیەکی پێچ و تەلەفۆنێک بۆ ئیشپێکەرەکە هات وتی کارەبامان نیە هەموو گەڕەکەتی ئێم مۆلیدەمان نیە وتی کاکە وەڵا کارەبای ڕئیسیە جۆزەکە تا پێوری زیرەکەتان ئەستاوە یعنی با یەکسەر لەگەڵ خاوەن مۆلیدەکەیە بەو شێوازە نەبن یعنی معاملەکەیان معاملەیان وا لەگەڵ خاوەن مۆلیدەکە بێت کە مۆلیدەکەی خۆیەتی هەندێک جار ڕوبڕووی توندوتیژی بەڵێ مۆلیدەکە سعادێک ئەشکێ 100 تەلەفۆن ئەکرێ 100 کەس ئەچێتە لای مۆلیدەکە ینی مۆلیدە شکاوە تازە هەندێک شت هەیە دەسەڵات نییە ینی تۆ 11 شەو مۆلیدە شکاوە چی لێ بکات بەچی بەو شەو مۆلیدە چۆن بێنن چۆن چاچی کاتەوە چۆن فیتەر جوابیاتەوە چۆن سنگ بێن و مۆلیدە بێن کەسێکیش گلەیی هەبێ ڕێکاری تر هەیە ئەبێت هاوکار بن ئەبێ هاوکار بن ئەوان ئەساسی هەموو شتێکە هاوکاری ژمارەتان هاوڵاتیان ئیزانەیە بەڵێ ژمارەی سکاڵا هەیە بەڵێ سکاڵا هەیە لە هەموو گەڕەکەکانە و لەسەر تابلۆی
مۆریدەکە کە دانراوە لە بەردەرگاڵ واسراوە لەسەر پسوڵەی پارەکۆکردنەوەش ڕقەمەکەش بە لە 1970 باوەڕ ناکەم شاری سلێمانی کەس نەبێ و ژمارە نەزانێت. بەڵێ کاک تاریق من شتێکم نەماوەتەوە ئەوەندە دەرفەت هەبوو لەگەڵ شتێکت ماوەتەوە بیڵێ بەس هەر ئەوەنە داواکارم هاوڵاتیان هاوکاری خاوەن مۆلدەکان بن و خاوەن مۆلدەکانیش هاوکاری هاوڵاتیان بن هەتاکو و کارەبای نیشتیمانی بەرەو باشیەچێ داواکارین لە وەزارەتی کارەباش کە کارەبا باشتر بک بۆ ئەوەی ئەوەنە نرخ لەسەر هاوڵاتیان گران نەبێ نەبارگرانی بۆ خاوەن مۆلیدە بێ و نەبۆ هاوڵاتیان بچکە بەڕاستی ئەم پێرێت 15,000 و 16,000 زۆرە یعنی گازوایلەکەی نەکەوە بەڵێ گازوایل و زۆر ئیشکردن ئەو دوانە وای کردووە گەر گازوایلەکە نرخەکەی بۆ نمونە 250 دینار بای وڵی 5,000 دینار وەرەگیرە ئەگەر حکومت بێ بەرامبەر گاز بە خاوەن مۆلدەکان وڵی 2,000 دینار وەرگرە خاوەن مۆلدە بەشی خۆی و مشەغیل و کارەکەشیەکە. زۆر سپاس بەڕێز تاریق سەمین سەرۆکی کۆمەڵی مۆریدە ئەهلیەکانی پارێزگای سلێمانی سپاس دەکەین کە تەشریفتان لێرە و سپاس بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لەم بڕگەیە بە کۆتا دەین بەرنامەکەمان بەردەوام بێ لەگەڵ بڕگەکانی دیکە لەگەڵمان بمێننەوە. طبعا سەبارەت بە بارودۆخی کارەبا لە کوردستانە و بە تایبەتی لە سلێمانی دیارە لەگەڵ با بڵین هاتنی ئیتر وەرزی زستان و با بڵین دابەزینی پلەکانی گەرما بە دڵنیاییەوە سەعاتەکانی پێدانی کارەبا کەمی کردووە بەداخەوە لەبەرەوەی سلێمانی زۆر سارترە لە شارەکانی تر لە هەمویان کەمتر کارەبای نیشتیمانی هەیە بۆیە یعنی ئەگەر من باسی ئێستا بووە کەم ڕەنگە نازانم مانگێکی ترچی لە دێ و دۆخی کارەبا بەڵام لە ئێستاە تقریبان لە 24 کات ژمێرەکەیە بە تێگڕایی لە سلێمانی تقریبان 8 بۆ 9 ساعت کارەبا هەیە ئەم 8 بۆ 9 ساعتش دابەشە بن لە بینی بڵین 4 گروپە دابەشە بن ئیتر گروپێک کارەبای تیا و سییانتیانە یعنی بەو شێوەیە لە ئێستاە خۆی با بڵین ئێمە بەڕێوەبەتی کۆنتترۆلی کارەبای سلێمانی خۆی ئەو با بڵین زیاتر لە 600 لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕینە هەیە کۆنتترۆلی کارەبای سلێمانی ئیتر یعنی ئەو پشکی کارەبایی کە ئەم منتیقەیە ئەو بەسەر ئەو 600 دابەشەکە ئیتر بەڵێن بەپێی بارودۆخی کارەبا جاری وایە گروپەکانەکە بە 3 گروپ جاری وایکا بە 5 گروپ جاری وایکا بە 6 گروپ ڕاستێکی تا کارەباکەم بێتەوە گروپەکان زیاکە بۆیە لە ئێستاە بە 4 گروپ با بڵین کارەبادا یەک گروپ کارەبای تایە سییانتیانە لەبەرەوە یعنی دابشکردنەکەی بەو شێوەیە لە وەرزی زستانە یعنی دیمان زۆر بەرزە بێتەوە یعنی ئەو بۆشاییە گەورەی کە لە بینی خواست و خستنە ڕوە دروستە بێ بە ئاسانی پڕ نابێتەوانێ یعنی ماگەر باسی پارێزگای سلێمانی بۆ بکەم ینی لە ئێستاە دیماندوان تقریبان زیاتر نزیک بۆتەوە لە 2000 مێگاوات کارەوە ئەو پشکی کارەبایی کە هەمانە تقریبان 700 بۆ 750 مێگاواتە ئەویش ئەوە بەشێکی ئەڕە بۆ شوێنە بەردەوامەکان کە بریتە لە سژن و خەستەخانە و هەندێک لەو شوێنانە ئەوەی تری ئەمێنێتەوانێ بۆ گەڕەکەکانە لەبەرەوە یعنی بەڕاستی ئێستا خواست لە کوردستانە وەکو وەزارەتی ڕایگەیاندووە تقریبان زیاتر لە 6,000 مێگاواتە ئەوەی کە هەیە 3,500 کەمتر زیاتر ئەو لەو ئاستەیە بۆیە یعنی ئێمە لە 150 بەرهەمێنانمان کەمترە لەوەی کەەوە خواستە لە بۆ خەڵک خۆی با بڵین دابشکردنی ئەو پشکی پارێزگاکان لەسەر ئەساسی با بڵین دیمان تێست کراوە بڵین بە ئامادەبوونی نوێنەری هەرسێ بڵین وەکو لە سلێمانی نوێنەری هەموو پارێزگاکان لێرە بووە ئەو دیماندە بەو شێوەیە دابشکراوە ڕاستەکەی بڵین وەزارەت هەوڵی داوە بڵین عەدالەتیە کە بێ لە دابشکردنی پشکی پارێزگاکانە بەڵام ئیتر کە تۆ کارەبا زۆر کەمە بێتەوانێ خەڵک هەستەکە نەعەدالەتیە بێ بەڵام بەجددی یعنی بەڕاستی کارەبا لە هەموو شوێنەکان ئێستا لە هەولێریش بە هەمان شێوەیە لە دووەکی شەر هەر لە وەرزی زستانە زۆر کەمە و با بڵین سەعاتەکانی پێدانی کارەبامان ئەگەر وەکو یەک نەبێ زۆرێکی وای فەرق نییە خۆی حکوومەت وەکو وەزارەتی کارەبا گزگەی بەرەمێنانی نییە هەتا بیفرۆشێت ئەوەی کە هەیە ئەو کۆمپانیانی کە با بڵین کەرتی تایبەت دایناوە پێم وایە ئەوان خۆیان عەقدیان کردو لەگەڵ حکوومەتی عێراق بەشێک لە بەرهەمەکەیان بە پارێزگاکانی کەرکووک و مووسڵ ئەفرۆشنەوانی نەک حکوومەتی هەرێم
طبعا دیارە خۆ مەسەرەن بەشێک لەوانە کەرکووکی شار خەڵکی خۆمانە یعنی هاوڵاتی خەڵکی تیاژی شارێکی کوردیە بەنسبەت بەشێکی لە مووسڵیش بە هەمان شێوەیە بەڵام ئەگەر حەق بوێ ڕاستە بڵین ڕەنگە حکوومەت هێرێمی کوردستانن مەسە خۆی توانای کڕینەوەی ئەو بەرهەمەی نەبێ بۆیە بڵین ئەو بڕی نەکردو بەڵام ئەگەر ئەو بڕەش بکڕینەوانێ بۆ معلوماتی جەنابێت ڕەنگە هەمووی 400-500 مێگاوات بێ هەر بەشی 24 کاتژمێری ناکات لەم وەرزەیە با بڵین دانانی پێوەری زیرەک یعنی پرۆژەی پێوەری زیرەک خۆی لە ئەساسا پرۆژەکە بوو ئەوەیە بۆ گۆڕانکاریکردنە لە بەڕێوەبردننی کەرتی کارەبایە لەبەرەوەی وەزارەتی کارەبا گەشت بووە ئەو قەناعەتی کە ئیتر کەرتی کارەبا بەو شێوازە کۆن و کلاسیکی بەڕێوە نابرێ پێویستت ئێمەش یعنی سوود لە تەکنۆلۆژیا وەرگین ئێمەش هەوڵ بین با بڵین سیستەمەکەمان لەگەڵ تەکنۆلۆژیای نوێ و با بڵین بگونجێنین بۆیە پێوەری زیرەک یعنی با بڵین پرۆژەیەکە کە زۆر گرنگە بۆ گۆڕانکاری لە کەرتی کارەبایە بۆیە ئەو پرۆژەیەکە با بڵین کە ڕاستە لە بیدایەتەوە ئەو وەهمە دروستکرا لای خەڵک تو ئەگەر ئەو پێوەری زیرەکە و بەدانرا و بۆردە لای ماڵەکەت دانرا کارەبا زۆر باشە بێ بەڵام ئەسڵی با بڵین پێوەری زیرەک وەکو پێم وتی یعنی ئەگەر شیکەیتەوە وردی کەیتەوانێ ئێمە وەکو وەزارەتی کارەبا زۆر سوودمان لێبینیوە زۆر با بڵین بەڵام ئەو سوودانەوە ئەو نەتیجانەی کە خەڵک ئێوێ کە بریتە لە سعاتی کارەبایەوێ ئەو شتەکانی تریت پشت ئەو پێوەرە نابینێ کە سوودی لێبیندرا بۆ نمونە ئێمە ما بڵین نهێشتنی تەجاوز و زیادە ڕەویکردن سەر تۆڕەکانی کارەبا هەموو ئەوانەمان نەماوە ئەو شوێنانی کە پێوەری زیرەکیان بۆ بەسراوە دوو هاوسەنگکردنی تۆڕەکاری کارەبا لە هەمووی گرنگتر پاراستنی سیستەمەکەمان لە محاوی لە سووتانمان کەم بۆتەوانێ قاتع سووتان کەم بۆتەوانێ ئێمە لە وەرزی زستانی ساڵانی پێش پێوەری زیرەکە ئەبوایە ساڵە بۆ 500 محاوی لە سووتاوە بەڵام خۆشبەختانە لە دوای ئەو دانانی پێوەری زیرەکەەوە کەمترین محاوی لە ئەسووتێ خاڵێکی تریش کە زۆر گرنگە ئێوە خۆشتان ڕەنگە لە ڕاگەیاندەکانە ساڵانی ڕابرد و قسەتان لەسەر کرد بێ مەوزوعی سەرە محاویلە بوو یعنی لە گەڕەکەکانە کە خواست زۆرە بوو لە وەرزانەیە بە ناچاری سەرە محاویلەماندانایەوانە خۆشبەختانە ئێستا لەبەرەوەی کراوە بە 30 ئەمپێر بەڵین لە چلەوە کراوە بە 30 سەرە محاویلەی نێشتو ئەو فیدەرانی کە باریان زۆر قورسە بێ و یا ئۆڤەرلۆ دەبن بۆ کێشەکەی حالە بێ بەڵام ئەگەر تۆ ئەسڵەکەی و بێ ئەوەیە کە بڵێ خەڵک ئەم شتانەی نابینی ئەم وردەکاریانە خەڵک ئەوەیەوێکەوە کارەبای زیادی کردووە ئەڵێ نەخێر زیادی نەکردووە بۆیە زۆر با بڵین دڵی خۆش نییە بە پێوەری زیرەک ئەو کاتە کۆتاییە کە ئاستی بەرەمهێنانمان ڕێک بەقەدەر خواستی خەڵک بێ یعنی خواست لەسەر کارەبا بۆ نمونە ئەگەرکەی ئێمە لە زستان ئەتوانیمان 6,000 مێگاوات کارەبا بەرەم بێنین ئەو وەختە ئەتوانین کارەبا بەردەوام بێت ئەجینا ئێستا تقریبا 3500 مێگاواتە ئاستی بەرەمهێنان بۆیە خواستیش گەیشتۆتە سەر و 6,000 مێگاواتەوە بۆیە تا ئەو بۆشاییە بمێنێ هەتاوەکو ئاستی بەرەمهێنانمان نەگاتە ئاستی خواست کارەبای 24 کاتژمێری نابێ هاوڵاتی حەقی خۆیەتی هاوڵاتی ئێستا قسەی لە من نایەکە بۆ جەنابتانێکم هاوڵاتی کارەبایەوێ ڕاستێکی ئەوەیە بەڵام یعنی ئەوەی کە لە دەسەڵاتی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ئەوەیە کە ئێمە بتوانین ئەو پشکی کارەبایی کە هەیە بە عەدالەتی دابەشیکەین و بتوانین زوو بەدەم کێشەکانی هاوڵاتیانەوە بین کە مەحاویلانە سووتێک کە تەلێکانە بچڕێ کە کێشەیەکیان هەبێ کە بتوانین گەڕەکی تازە کارەبای بۆ بەرین کە بتوانین مەحاویلە مساعید دانین بۆ مەحاویلەکانیان کە باری زۆرە بێ و ماڵی تازە دروستەکرێتەوەوانێ هەموو ئەمانە ئەوە ئەولەویاتی ئێمەیە بەڵام ئێمە من بەش بە حاڵی خۆم یعنی زۆر جارە لەم هەش بە شەرمەزاریەکەم کە ئێمە سەر تەلەڤیزیۆن بۆ گفتوگۆکردن کە هاوڵاتی ئەوە نیگەرانە کە ئێمە ناتوانین کارەبای بۆ دابینکەی بەڵام ئەوەی کە ئێمە ئەوەیە بتوانین بە عەدالەتی ئەو بڕە کارەبا کەمەی کە هەیە دابەشی بکەین تەبەن دەرە سوود وەرگرتن لە وزە نوێبووەکان زۆر گرنگە یعنی لە ئێمەش بتوانین خوا سروشتێکی پێیاوین یعنی خۆرێکی زۆر با بڵین باشی پێداوین کەوا ئێمە ئەتوانین تۆپۆگرافیا و شوێنی جوغرافیای کوردستان بە شێوەیە کە ئەتوانین زۆر بە شێوەیەکی باش سوود لە تیشکی خۆر وەربگرین خۆشبەختانە ئێستا با بڵین خەڵکیش و حکوومەتیش ئاڕاستەی بیرکردنەوەی بەوەیە کە بەجددی بیر بکاتەوە یعنی با بڵین
پرۆژەی سوودکردن لە وزەی خۆر دابدرێت. لە هەمووشی گرنگترەوەی کە ئێستا وەزارەتی کارەبا یاسایەکی دەرکردووە کە هەر هاوڵاتێک کە سۆلار دابنێ تیشکی خۆر دابنێ لە سەربان یا هەر پرۆژێک دابنێ کارەباکەی ئەتوانێت تێکەڵ بە کارەبای نیشتیمانی بکە و لی وەربگرێتەوانێ مەقاسەی پێ بکات چەنی یاوە بە کارەبای نیشتیمانی تێکەڵی کردووە لەسەری مانگە لە پسولەی کارەباکەی بۆی دەرکە. یعنی ئەمەش بەڕاستی یاسایەکی زۆر گرنگ بوو کە لە ساڵانی ڕابردوو ئەم یاسایە نەبوو. ئێستا هەر هاوڵاتێک ئەگەرەوە دابنێ و بە تایبەتی بۆ پرۆژە بازرگانیەکان یا بۆ هاو بەشە بازرگانیەکان زۆر گرنگە لەبەرەوەی ئەوان با بڵێن تعریفەکەیان زۆر گرانە زۆر سوود لەو پرۆژەیە ئەبینن و یعنی حەزی ژەکەم هاوڵاتیانیش ئەوەی کە ئیمکانیاتی هەیە ئەتوانێت لە سەربانی خۆی سۆلار دابنێ ئەتوانێت ڕۆژانە 6 بۆ نزیکەی 6 سعات کارەبا لە وزەی خۆر وەربگرێت و تێکەڵ بە کارەبای نیشتیمانی بکاتەوانێ و با بڵین ئەویش بەشدار بێت بە شێوەیەک لە شێوەکان لە چارەسەرکردنی کێشەی کارەبا. ئێستا باڵی وەزارەتی کارەبا خۆی بڕیاریە و لە سلێمانی و لە هەولێر و لە دوهۆک سێ محەتەی گەورەی بەرهێمێنانی کارەبا لە وزەی خۆر دابدرێت کە هەریەکەیان 25 مێگاواتە. خۆشببختانە ئەوەی هەولێر ئیمزا کراوە گرێبەستێک ئیمزا کراوە بۆ دانانی و لێرەش کۆمەڵێک بۆ بەرهێنەر لە سەربانی پرۆژەکانیان دایان ناوە 2 مێگاوات و کەمتر زیاتر ئەوانە هەیە. یعنی تقریبا من بزانم کە لای ئێمە تۆمار کراوە نزیکەی 40 پرۆژەی سۆلار دانراوە لە سەربانەکان و تێکەڵ بە کارەبای نیشتیمانی کراوە و لای ئێمە تۆمار کراوە. و هەر هاوڵاتێکیش بێوێ دای بنێ ئێمە هەموو هاوکاریشەکەین با بڵێن هەر لە پێدانی دیراسەکردن لە ڕێنوێنیکردن لە چی یعنی پێ بکرێ ئێمە هاوکاریانەکەین. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینا کۆتایی تێکڕایی بەڕگە و دیدارەکانی ئەڵقەی ئەمجاری بەرنامەکەتان تا وێگەیشتنەوەیشی تر هەموو لایەکتان بەخواست پێرین. سپاس بۆ هاوکارانم لە کۆنتترۆل، سپاس بۆ بینەرە بەڕێزەکان، سپاس بۆ میوانە بەڕێزەکانم تا وێگەیشتنەوەیشی تر خواتان لەگەڵ.